هۆ لەسەر لاپەڕی گەرمەوگەرم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەندین نامە هاتوون. لیلی دەڵێ سڵاو، وەڵا ئەم قسانە هیچ نییە، من باوەڕم پێی نییە، بەڕای من زۆر شتی مهمتر هەیە کە ئەبوایە لە بەرنامەکەی بەڕێستان باس بکرایە. ئەمە ژین و مححمود لە چوار قورنا باسی کردووە. هێمن حسین دەڵێ لە راپۆرتەکەتان باستان لە وڵاتانە نەکرد کە زیاتر مەترسی لەسەر و شوێنەکەشی باز نەکراوە بەپێی بۆچوونی ئەو زانایە. هەرچەندە من خۆم باوەڕ بەوە ناکەم، چونکە ساڵێکە ئەو گریمانانە هەردێن و دەچن، بەڵام هیچ دەرئەنجامیشی نەبووە. فریشتەش دەڵێ من بڕوا بەو شتانە ناکەم، خوا گەورەیە، شتی لەو جۆرە قەت ڕوونادا و چەند ساڵێک دەڵێن ئەمە پێشهاتانە دێن و دەچن، بەڵام هیچ ڕوونادا. هەروەها مححمود تاڵەبانیش دەڵێ من ئەڵێم هیچ شتێک ویستی خوای لەسەر نەبێ نابێ و هەموو شتێک بەدەستی خوددایە. کاک ئەژی، یعنی ئەو زانایە ئەو فیلمانی کە بەرهەمی هێناوە دەڵێن دوو جۆر فیلمی بەرهەم هێناوە. ئەو فیلمەی کە بە زمانی عەرەبیە یان بۆ ئەو وڵاتانەیە کە لینچیان هەیە وڵاتە ئیسلامیەکان، ئاەتی قورئان و چەند سوورەتێکی قورئانی لە ژێردا هێناونەتەوە یاخود کردوونی بە نمونە و پشت بێبەستن. ئەوەی کە لە ئەوروپا و ئەوانە هەیە قسەکانی یان با بڵین دێڕەکانی ئینجیل و ئەوانەی بۆ داناون. تا چەند ئەم مەسەلەیە با بڵین بزوتنەوەی تەفشیری لە پشتە، مژدە بەخشەکانی لە پشتە کە من چەند راپۆرتێکم خوێندەوە بازەوە دەکات لە ئەمریکا و لە ئەوروپادا ئێستا هەموو کەسێک سەلیبیشی هەڵگرتووە، خاچێکی هەڵگرتووەوە، گەڕانەوە بۆ لای ئاین زۆر بووە. زۆر ڕاستە، خۆی ئەوە خاڵە گرنگەکەیە. بزانە ئەوان یان ئەو کەسە دەگەڕێ خاڵی حساس و هەستیار، یان وەکو عەرەب دەڵێن لەوەتەری حساسەدا، و ئەو خەڵکەش کاتێک کە شتێک وا دەبیستی جا ئەو خەڵکە وەکو ئێمەمانان، وەکو ئێمەی موسڵمانین یان ئەوانی کە کریسیانن یان هەر دیانەتیشی تر بێتن، ئەوانە حەسەب ئەو قسانەی کە ئەو بەناو زانایە بڵاوی کردوتەوە لەو خاڵانە دەست پێ کردەوە کە خەڵک پێوە کاریگەرن. بەنسبەت ئەو هێمانەی کە یان با بڵێن ئەو خاڵی کە دەست نیشانی کردەوە بالفعل ئاەتی قورئانی پیرۆزی لەسەر هێناوەتەوە. کەسی ئێمە وەکو موسڵمان بە هیچ شێوەیەک وەکو چۆن ئاماژە بە علامات یان هێماکانی لە ناوچوونی دنیا یان ناوچوونی گەردوندا هەیە لە ئاینی ئیسلامی پیرۆز، بە هیچ شێوەیەک ئاماژە بە نزیکبوونەوەی کلکدارێک یان هەسارۆکەیەک واتە ئەسترۆیدێک لە زەوی و پاشان بەرکەوتنی کۆتای هێنانی ژیان. بەڵێ بەر لە 65 میلیۆن ساڵ، بەر لە 330 میلیۆن ساڵ، بەر لە 6,000 ساڵ، بەڵکو لە ساڵی 1970 یەکێ لەو ئەو کلکدارانە یان ئەو هەسارۆکانە خۆیان بە زەویدا داون، بەڵام بەر لە چەند میلیۆن ساڵێک بوونەوە وەکو مرۆڤ لەسەر زەویدا نەبووە. بەڵام لە ساڵی 1970 یەکێ لەو کلکدارانە کە بەشێکی زۆر لە زانایان دەڵێن بچووک بووە لە ئاسمانی تۆنگۆسکا لە رووسیا تەقیوەتەوە، مەساحەیان ڕوبەری 80 کیلۆمەتر چوارگۆشە داری سنەوبەری ئەو ناوچەی تەخت کردووە، بەڵام یەک کەس نەکوژرا لەو دیارێت چکە لە ناوچەی سیبیریا بەرکەوت. بەڵێ ئێمە دەڵێن وەکو ئاینی ئیسلامی پیرۆز ئاماژەش پێ کردووە هیچ ئاماژەیەک بە هاتنی یەکێ لەو کلکدارانە ناکات لە کۆتایی هاتنی دنیا وەکو ئێستا ئاماژەی پێدات. بەڵام ئەو کەسە هەڵساوە بە بەکارهێنانی ئاەتەکانی قورئانی پیرۆز، ئەمە لەلایەنی جیهانی موسڵمان، لەلایەن جیهانی کریسیانەکانیشەوە دەچی هەندێک لە ئینجیل یان لە بەشەکانی ئینجیل دێنێتن و ئاماژەیان پێدەدا بۆ ئەوەی هەست و نەستی خەڵکی بۆ خۆی ڕادەچێشێ. بەڵێ لە فیلمێکی هۆلیوود تەبعاً بەشێکی زۆر ئێوە بینیتانە ئارمەگیدۆن کە باس لە هاتنی یەکێ لە کلکدارانە دەکات و بەشێک لە پسپۆڕانی دەرهێنانی نەوت جیۆلۆجیەکان دەچێت تەقێنەوە. ئارمەگیدۆن خۆی لە خۆیدا یەکێ لەو هێمانەیە کە ئاماژە بە هاتنی یەکێ لەو کلکدارانە دەکات یان لەو بەردانە دەکات بە زەوی و ڕەنگە بەشێکی زۆر ئادەمیزاد لەناو ببات. مەبەست لێرەدا ئەو کەسە خاڵەکەی دۆزیوەتەوە، لەوێوە دەست پێ دەکاتن، بەڵام گرنگ ئەوەیە کە ئەو مرۆڤە هەست بەوە بکات کە خۆی خاوەنی کەسایەتی خۆیتی، خۆی دەتوانێت لە ئینتەرنێت بگەڕێ، خۆی دەتوانێت لە دەستگاکانی ڕاگەاندن لە سەر تاسەری جیهاندا بگەڕێت بە یەک کلیک لە ماوسدا، دەتوانێت وەڵامەکەی خۆی وەربگرێتەوە. بەڵام لە هەمان کاتدا هەر کەسە قەناعەتی خۆشی هەیە. ئێمە جاری وا هەیە زۆر جار دەڵێن ئەو شتەوانی ئەوانێ، بەڵام زۆر کەسیش تەلەفۆنی بۆ من کردووە لەو چەند ڕۆژە ڕابردوو دەڵێ ئێمە دایکم یا باوکم بنەماڵە و خزم کەس خۆی کۆ کردوەوە، دەڵێ خلاص دنیا کۆتایی پێدێ
پێویستە ئێمە یەکتر ببینین بەر لە کۆتای هاتنی ئەم دنیا. منیش دڵم داوەتەوە گوتم نەخێر لە 26 مانگ ئەو شەوی تەلەفۆنەکەت بۆ دەکەم بزانی چی ڕووداوە چی نادا. بالفعل کاریگەری ئاینی لەسەر مرۆڤەکان گەلێک زۆرە و ئەو کەسەش ئەو خاڵی هەڵبژاردووە کە یەکێکە لەو خاڵانە کە کاریگەری ببێت لەسەر مرۆڤ. چ جای خاڵەکانی دیکەی وەک نزیک بوونەوەی کلکداری ئێلینین لەسەر یەک خەتی بۆشایی ئاسمانی کە پێی دەڵێن هاوڕێزبوونی هەسارەکان یان الصفاف العظیم بە عەرەبی. ئەو کاتیش کە دەڵێن گوایە ئەو کلکدارە دێتە نێو ئەو سەر ئەو ڕاستەهێڵە ئەوە هێزی چێشکردنی هەسارەکان و هێزی چێشکردنی ئەو کلکدارەوا دەکات کە زەوی لە ناو بچێتن کە ئەمەش دیسان خاڵێکە کە زۆر لاوازەوە بەڵکو هیچ ئەسواساسی نییە و چەندین ڕیزبندبوونی هەسارەکان ڕوویداوە یەک کارەساتش لەسەر زەویدا ڕووی نەداوە. بەڵام زۆر گرنگە ئاماژە بە یەک خاڵ بدەم کە زەوی هەردەم معڕەزە یان دووچاری بوومەلەرزەی زۆر گەورەش دەبێتەوە. بۆ نمونە هەندێک ناوچە هەیە لە زەوی هەر ئەسڵەن ناوچەی زۆر هەستیارن بۆ ڕوودانی بوومەلەرزەکان وەک ناوچەی سان ئەندریاس بۆ نمونە لە کالیفۆرنیا کە درزێکی زۆر گەورەی لە ژێر زەوی یان لە هیند یان لە یابان. ئەو کەسانش هەڵدەستن بە هەڵبژاردننی ئەو ناوچانە بۆ پێشبینیکردنی هەندێک شت کە بالفعل داهاتوودا ڕەنگە زۆر بە ئاسایی ڕوودات بەڵام بە هیچ شێوەیەک مرۆڤ ناتوانێت دەستنیشانی کات و ساتی ڕوودانی بوومەلەرزە بکاتن. بەڵام بۆ تەقینەوەی گرکان دەتوانێت بۆ ماوەی نیو کاتژمێر تقریبان پێش تەقینەوەی گرکان خەڵکی لێ ئاگادار بکاتەوە. ئەوە زانستی ڕاستەقینە. بەڵێ زۆر باشە کاک هەژار لە لەندەن باز لەوە دەکات دەڵێ ئەم شتە ڕاستە و دەبێ و ناسا شت لە خەڵک دەشارێتەوە باز لەوە دەکات کە بۆ خەڵک بەگومانە لەوەی کە بۆ باسی کۆبوونەوەی دەرئەنجامی کۆبوونەوەی زاناگەردون ناسەکان ناکەن لە کۆبنهاگن لە دەنیمارک و ئەمە مەترسی خستۆتە دڵی خەڵکیەوە. بەڕێزێکتر بە ناوی هەرزڵ دەڵێ بەڕای من ئەو شتە بەو شێوەیە نییە کە باسەکرێت چونکە ئەو زانایە دەڵێ گوایە ئەم هەسارەیە تەنها بە دووری 0.38 کیلۆمەتر لە زەویەوە دوورە. ئایا ئەم دووریەکەمە نابێتە هۆی ڕاشێشانی ئەو هەسارەیە بۆ زەوی بەهۆی کێشی زەویەوە یان بە پێچەوانەوە ئەگەر هێزی کێشکردنی و هەسارەیە زیاتر بوو چی دەبێت؟ بڕوا دەڵێ سڵاو من هیچ باوەڕێکم بەوە نییە چارەنووسیشمان چی بێ هەر ئەوەیە و هیچ ڕوونادا. ئاراسیش دەڵێ ئێمەی مرۆڤ تەجروبەی ئەوەمان کردووە کە هەر هێزێکی کێشکردنی دەرەکی وە کاتێک کە مانگ دەبێت بە 15 مەدوو جەزر ڕوو ئەدا بەهۆی هێزی کێشکردنەوە کاریگەری لەسەر زەوی هەیە کەواتە کلکداری ئیلینینیش کە هێزیشی کێشکردنی زۆری هەیە کاریگەری لەسەر زەوی هەیە. ڕاستە بەرزەوی ناکەوێت بەڵام کاریگەری جیۆلۆجی لەسەر زەوی هەیە. نیشانەکەشی ئەم هەموو ڕووداوەیەک لە دوای یەکەیە کە لە ماوەی پێشوودا ڕوویداوە. من بۆ خۆم بڕوام وایە کە ئەمانە هەمووی کاریگەری ئیلینینە. ئەریڤانیش دەڵێ من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم بابەتە نیم تەنانەت بۆ 2012 ئەوە شارستانیەتی مایەیان مەبەستیان 2012 زایانی نییە بە جۆری ئەم لێکدانەوەی کە خۆم کردو من. ئەوە ئەو 2012 کە شارستانیەتی مایەکان باسی دەکەن مەبەستی لە دوایین ساڵنامەیە کە لە زەوی دەبێ ئەویش ساڵنامەی هیجریە یاواتە کۆچی بەو مانایە کە لە دەی هەشتی 2574 هیجری دەبێ ئەو ڕۆژە دەبێتە کۆتایی دنیایانی. بەڵێ کۆمەڵێک پێشبینی زۆر لەم بارەیەوە هاتوون بەڵام دوا قسەی جەنابتان مامۆستا حوسێن یعنی لەبارەی ئەوەی کە ئەم ئەگەرە نزیکە وە دەبێ. ئێستا باز لەوە دەکەن کە مەسەلەکە مەسەلەی تیرەی ئیلینینە. ئەگەر تیرەکەی 4 کیلۆمەتر بێ ئەوە وەکو عەرەب دەڵێ یەمڕ بسەلام بە ئاسانی دێت و دەڕاو ڕەنگە خەڵکیی هەستێکی وای پێنەکات. بەڵام ئەگەر ئەم تیرەیە گەورە بێ و بۆ شێوازە گەورە بێتە بەردەم خۆر و زەوی بێشک ئێوە یعنی زانست خوازن و ئێوە بە باشلی دەزان ئەهلی عیلمەکەن ئەگەر تەنێک بەو گەورەیە بێتە نێوان زەوی و خۆر ئەوە کەواتە جاذبیەت و هێزی کێشکردن و هەموو ئەمانە بەسەریەکە دەگۆڕێت. وایە بەس ینی هەموو تەنێک کاریگەریان لەسەر یەک هەیە بەهۆی هێزی کێشکردنەوە بەس قەبارەیە و کلکدارە بەو ڕادەیە نییە بڵێن بارستایەکەی بەو ڕادەیە نییە کە ئێمە زۆر هەستی پێ بکەین بەس لەوانەیە کاریگەریەکی زۆر زۆر بچوو کە سنگ گرنگ نییە
هەی بێت چونکە هەموو بڵێن تەنەکانی ئاسمان هەموو تەنەکانی گردون لەسەر یەک کاریگەریان هەیە بەوە هێزی کێشکردنەوە دوگە هێزی کێشکردن هێزێکی درێژمەودایە. ئەو وەختە لەو بارەی ئەو زانایەوە کە مەسەرەن زانایە کە قسەی لەسەر ئەم ویدۆی بڵاو کردوێتەوە ئەوەی کە پەیوەندیشی کردوێتەوە بە بڵێن بەم چیرۆکە ئاینیانەوە تا ڕادەیەکی زۆر بڵێن بە ئاساتیری ئاینیەوە ئەو کەسە ماوەی لەوە پێش لە زیندانە بوو لە سجنا بوو بەهۆی ئەوەوە کە لەگەڵ بڵێن کچێکی ژێر تەمەەن 18 ساڵ پەیوەندی هەبوو بوو یعنی شاید هۆکارێکیەوە کە ئەم ویدۆی بڵاو کردوێتەوە بە شێوەیە سندنەوەی کەسایەتی خۆی بوو بێ. ئەم مەوزوعی ئاین و کۆتایی جیهان تەبان مەوزوعێکی زۆر زۆر دوور و درێژە بە درێژایی بڵێن بەتایبەت مێژووی ئەم ناوچانە چونکە ئاینە ئاسمانیەکان هەمویان لەم ناوچەوە سەرچاوی گرتووە. تەنانەت کاتێکە لە سەردەمی عەباسیەکانە مەغوولەکان ڕوویان لەم ناوچەیە کرد زۆر لە کتێبەکانی ئەو وەختە کە سەیرەکەی تێدا نووسراوە کە جیهان کۆمەیتر نیشانەی قیامەتە و کۆتایی جیهان. هەر ئەم شتانە بەسمەوەیە ترس لە کۆتایی جیهان هەمیشە هەبووە لە منتەقانی بە شێوازێ لە کولتوری ئێمە هەیە تا ڕادەیەک بڵێن نتوانین بڵێن لە خوێنی ئێمە هەیە چونکە بەو شێوازە باردین بەردەوام بە گوێمانە ئەخوێنرێ جا ئەوەیە کە زۆر جار کەسێک کە قسەیەک بکات کە بە جۆرە بیبەستێتەوە بە زانستەوە ئەوەیە نیگەرانیمان لەلا دروست ئەکات. زۆر باش زۆر باشە بڕزم کاتم کۆتایی هات خالید حەمید لە سوید دەڵێ بەلەگانەوەکانی ئەو دوو بەڕێزاوە دیارە کە ئەو شتەی باس دەکرێت هەر دروستکراوە بێ منیش پێم وایە دروستکراوە بەڵام پرسیاری من ئەوەیە ئێخۆ 26 مانگ دێت و تێپەر دەبێ گەر ئەو شتە ڕووی نەدا و درۆ بوو ئەوە ئەو کابرایە وەڵامی ئەم هەموو مرۆڤە چۆن ئەداتەوە. ئادەم بێری دەڵێ بە پێشبینی من وەکو ئەوەی کە ئاگاداری ئەم ئەحداسە ئەم ئیلینی کە باز دەکرێت شتێکی خەیاڵیە لە 26 نۆدا هیچ شتێک ڕوو نادا. لە فەیسبووکیش ڕەهێڵ هیوا دەڵێ کاکە بەڕاستی ئەمە ڕاستە بەلای من لەبەر ئەوەی چونکە هەموو شتێک دەبێت کۆتایی بێ وەک دەینەسوورەکان مرۆڤیش دەبێت کۆتاییان بێ. پێشەوەی بێمە بەرنامەکە پەیوەندیم بە پیاوێکی بەڕێزی ئاینیەوە کرد لێم پرسی ڕاتشیە بەم مەسەلەیە وتی ڕاستە ڕەنگە ڕووبدا وەخوای گەورەش باسی کردووە دنیا بەو جۆرە کۆتایی پێدێ پێم وت ئەی مامۆسای ئەو یەجوج و مەجوجەی کە دێ و ئەو محەممەدی مەهدی کە دێ و پاش 40 ساڵ ئینجا وەکو مانگ شەق دەبا و بەپێی دەقاینەکان ئینجا مەسیح دێتەوە سەرزەوی و شایەتومان دێنێ و ئەی هەموو ئەم شتانەی تر تیوەڵا خۆکاک بێز ڕاستەکەی مەسلەی ینی کۆتایی ژیان ئاینەکان بەو جۆرە باسییان کرۆ نەوە ئەم نامتەفقن لەسەری زاناکان یان با بڵێن زۆربەی زاناکان لەسەر ئەم مەسلەی ئیلینە تاکو ئێستا ڕایەکی محەدیان نییە چەند بەرەیەکن بەڵام وەک زۆرێک لە ئیمێڵەکان وتیان خوددا گەورەیە مرۆڤیش هەوڵ دەدا کە لە ژیان دابمێنێتەوە ئەوەی تاکو ئێستا هەیە ئەو دوو بەڕێزانەش باسییان کرد هیواخوازم کە ڕایەک یان باوەڕێکی لای ئێوە دروست کرد بێ. زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانم لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بەڕێز ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی کۆمەڵی خۆزیارانی دەروونناسی یان گەردوونناسی لە هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان بوو هەروەها لە شاری سلێمانی شەو مامۆستا حسێن حوسەینی مامۆستای بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێزشتان سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست من ئومێد دەکەم 26 مانگ لە بەرنامەیەکی گەرما و گەرم لەگەڵ ئێوە